السلام عليكم. أود حفتە بێ خۆتانە بینن بە سەدان موشک و درۆن نراوە بە هەولێر و سلێمانیەوە. دوو هەفتەیە حکوومەتی ڕافیزەی ئێران مەجووسی ئێران کوردستان بۆمبارانەکە و کۆمەڵی خەڵکیش کوژراون بریدار بوون لەو بردومانانە. بەڵام جەماعەتی هەلهەلە، جەماعەتی ڕۆژاوا، جەماعەتی پاکەکە و هەچەکە و کەرەکەکە یەک دانەمان خۆپشاندان و هەلهەلە و ئەم هەموو بەزم و ڕزمایان کرد بۆ دوو گەڕک کە ئەو دوو گەڕەکەش ئەسڵان لە ناو حەلەب بابووەکە. حەلەب شارێکی کوردی نییە، بەڵێ کوردیتیایە. ئەم هەموو کوفرە، ئەم هەموو سوکایەتیان کرد، ئەم هەموو کەمپینەیان کرد. کاکە کورد یەکە و کیاکە یەکە، کورد یەکە و نازانم دوو دانە دوو ئەکاتە یەک و ئەم قسە بێمانانێکە کردیان. باشە بۆ ئێستا ناوێرن هەر بچووکترین خۆپشاندانکەن بۆ دژی ئێران. هاي تۆ سەیری کە تۆ لە ناو هەولێرای خۆپشاندانەکەی بۆ ڕۆژاوە، ئێستا هەولێری تۆ داگی دەکری، هەولێری تۆ هەموو شەوێ درۆن و بۆمب و سارۆخی پێوە ئەندرێ، بەس ناوێری فیزە بکەی بەرامبەر بە ئێران یا لە سلێمانیە. باشە بۆ ئێوە ناوێرن ئەمامەیەکی ڕەشی شیعەکان بسووتێنن، هەر ئینسان یەک تۆز بیر کاتەوە، یعنی واز لەوە بێنن تۆ هەر فکر و بیر و باوەڕێک تێ، بەس یەک تۆز بیرکردنەوە. باشە ئێستا یعنی بە ئاشکراوە تا ئێران بە ئاشکرا کوردستانی خۆتە ژێر ڕەحمی موشک و درۆن و ئەنواعشت لەم باشەوە حەشتی شعبی. بۆ یەک نەفەر ناوێرێ فزە بکە بەرامبەر بە شیعە. بۆچی ئەگەر لە وڵاتێکی بەناو سونە، ینی لە وڵاتێکی بەناو مسلمانەوە ساروخێک بێ یا درۆنێک بێ، ئیتر هەفتەیە دوو هەفتە مێشکمانە بە نایبڕنەوە خۆپشاندانەکەن، ئەم کوردانە ئەم بەناو کوردانە، ئیتر سوگاتی بە ئیسلامەکەن، جنێوە دەن ئێمە کوردین و کوردیەکە. ئەی باشە ئەوە کوردستانی خۆمان، کوردستانی عێراق، کوردستانی باشوور، ئەو ئێستا بردومانەکرێ. بۆ کەس ناوێرە فزە بکە غەیری ئەوەی ئەمانە ناتوانن لە ئاغاکانی خۆیان هەڵگەڕێنەوە، غێری ئەوەی شیعە کۆنتترۆڵی ڕاگەیاندنی کوردی کردووە. جا سوبحان الله، ئەوەی لە ئاخۆری پەکەکە جۆی خواردبێ، ئەوەی لە ئاخۆری پەکەکە بە ڕاستەخۆ بە ناڕاستەخۆ لەوە ڕابێ، ئیلا یاسەگی یەهود و ئەمریکا یاسەگی مەجووسە، یعنی لەو دوانە زیاتر نییە. ئەوەی بۆنی ئەوانی لێبێ، ئەوەی پشتیوانیان بکە، ئیلا یاسەگی جوولەکەیە، یا جوولەکە و ئەمریکا دەوروبەری، یاسەگی مەجووسە، ڕافیزەیە مەجووسە. سبحان الله، ئەم هەوو مەلا مرتەدە خۆیان تێکدا بۆ خۆپشاندانەکەین و نازانم چی ئەەکەین و بەزم و ڕەزم. ئەی بۆ ئێستا خۆپشاندانیان ناکەن بۆ ئەو کوردانەی خۆمان. مەبن بەمەڕ، تکایە مەبن بەمەڕ. ئەگەر بووی بەمەڕ 10 ملیۆن ئینسان کەرێکی وەکو شیعە کۆنتترۆلیانەکە و شوێنی کەرێکەوەن، چونکە 10 ملیۆن مەڕ بێنە شوێنی کەرێکەوێ. بۆیە زۆری ئەو گەلە مشریکە بوون بەمەڕ، زۆری ئەو گەلە مشریکە وەکو ئەبینی ئاوا ساروخ و درۆنی ئێران ڕەحمەتە بۆیان قسە ناکەن. بەڵام ئەگەر لە وڵاتێکی بەناوسونەوە ئەگەر فیشکێ بتەقێنرێ بە 2 هەفتە و 3 هەفتە هەلهەلە و خۆپشاندان و کەمپین و براکانمان لە ڕۆژاوا و نازانم چی و چی. سبحان الله، سبحان الله. ئیتر چۆن ئەڵڵا تەعالا قۆمێکی ئاوا سەربەرزەکە؟ تۆ زانی چەندێک سوکاتیمان پێ نەکرا، چەندێک سوکاتی بەدین نەکرا، چەندێک سوکاتی بەم ڕیشە نەکرا، ڕێش کە فەرزە لەسەر موسڵمان بە قورئان. ئەم هەموو کوفرە لە کاتێکە ئێمە منو کاکە شەڕی 2 میلیشەیە لە کۆتاییاشنەوە باوەشی یەکتری، ئەوە چوونە باوەشی یەکتری. ئەوە دامن ڤیدیۆکم بینیوە لە ئەڵمانیا، وەفدێکی سووریە، ئیلهام عومەری تایە لێ پرسن تۆ گوچی بەشداری، ئەڵێ ئێمە وەکو وەفدی سووری، نە کوردما نە کوردستانما. ئەم هەموو یعنی ئێوە خۆتان تێکدا بوو 2 هەفتە 3 هەفتە ئەم هەموو پۆستە، ئەم هەموو بەناو ڕۆژنامە نووسە، ئەم هەموو بەناو حیزبە ئیسلامیە مرتەدە، یعنی فریاکەون کورد قڕان ئەکرێ ئەوە ئەکرێ. ئێستا ناوێرن کە ئەزانی ئەو گوچی وایە وەکو وایە تۆ ئەڵامەت بگری لاشت، یعنی تووشی ئەڵامەتێکی سووک بێ، ئیتر نییە یەک مانگ نەیبڕیتەوە. بەڵام بێ لەم لاوە تووشی سەرەتان بی، لە بەرامبەر سەرەتانەکە قسە نەکەی، خۆت کبکەی. قڵق ئاساییە، سەرەتانی مەجووس ئاساییە، بەس ئەگەر لە وڵاتێکی بەناوسونەوە ئەڵامەتێکت بۆ بێ بۆ نمونە دەستەکەی دەخۆپشاندان. هەدەفەکەی چییە؟ هەدەفەکە دژایەتی ئیسلامە، دژایەتی دین، هەدەفەکە کوردایەتی نییە. پێم گوتن ئەوەی لە ناو تەویلەی پەکەکە لەوە ڕابێ، ئیلا یاسەگی مەجووسە، ئیلا یاسەگی مەجووسە، لەم لا یاسەگی یەهود و نەسارایە لەولا. ولا هەردووکیشیان مەجووسیش و یەهود و نەساراش دژی مسلمانانی سەرڕاستە بنەیەک. بینیومان خۆ پێشتر بینیومان. بەرحاڵ نەک 2 جار 10 جار بیر بکەنەوە. ئەوانەیشی بوون بەمەڕ، دەرفەتەیە مادەم هەتا ئێستا لە ژیانای واز لە مەڕبوون بێنە ببە بە مرۆڤ، مەبە بەمەڕ. چونکە ئەگەر بووی بەمەڕ کەرێکی وەکو مەجووس شوێنتەکە، کەرێکی وەکو مەجووس ڕاتەکێشی. ڕاگەیاندنی شیعە کۆنتترۆڵی عەقڵی تۆکە. ئەو ڕاگەیاندنەی کەوە لای بۆ پەکەکە هێت، ئەمەن پەکەکە و شیعە کێشەیان نییە، پەکەکە و ڕافیزە و مەجووس کێشەیان نییە، هەردووکیان کافر و بێدیرن. ئەسڵەن هەردووکیشیان دژی کوردن.
بەڵام کەسانێکی زۆر کەرێنراون هەر بەجددی کەرێنراون هیوادار بم قسانم عقلی تۆزێ ئەو مەڕانەی کە بوون بە مەڕبەشکم تۆزی عقلیان بجوڵێنە ها تۆزێ زۆرنە بەسەلام عەلەیکم